ناسەوێ دەبێت دەستور بکەینە چەترێک کۆمەڵێک وەزیفە لە پێناو دەستورێکی مەدەنی بۆ هەرێمی کوردستان ناونیشانی دووەمین دیداری هاوبەشی زانکۆی سلاحەدین و تۆڕی پاراستنی نیشتیمان بوو کە تیایدا دید و بۆچوونی لایەنەکان لەسەر دەستور خرانە ڕوو. باسی شکلی حکمڕانیە، باسی ماف و ئازادیەکانە. لە دیدارەکەدا عەبدولستار مەجید ئەندامی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی ڕایگەیاند ئەوان بە پەرۆشن بۆ دەستور چونکە دەستور ڕێگری دەکات لە حکمی تاگڕەوی و دەسەڵاتی ڕەها بۆ شەخص و دامەزراوەکان. دەستور ئەگەر هەبێ دەسەڵاتی ڕەها بۆ هیچ کەس نییە، بۆ هیچ مؤسسەیەکی نییە، تاکڕەوی ڕێگە پێ نادا. ئەگەر دیقەتشمان دابێتێ ئەو دەسەڵاتدارانەی لە دنیادا حەزیان بە تاکڕەویە، حەزیان بە دیکتاتۆریەتە، هەمیشە حەز ناکەن وڵات دەستوری هەبێت چونکە سنووریان بۆ دیاری دەکات. سەبارەت بە نووسینەوەی دەستور ئایا عەلمانی بێت یان ئیسلامی یان مەدەنی، کۆمەڵی ئیسلامی پێداگری دەکات کە دەستور لە ژێر ڕۆشنایی بنەما نەگۆڕەکانی ئیسلام بنووسرێتەوە لەبەر ئەوەی زۆرینەی دانیشتوانی هەرێم موسڵمانن لەگەڵ ئەوەشدا مافی پێکاتەکانیش لە دەستور پارێزراو بێت. کۆمەڵگەی کوردەواری خۆن کۆمەڵگەیەکی موسڵمانە و پێویستە ئەمە زۆر بە زەقی تێدا ڕێنگ بداتەوە. بەزەمە ئێمە تێبینیەکەمانەوەی زۆر بە شەرمنانە باسی پێگەی ئاین کراوە. لە کاتێکدا دەکرێت ئەگە باسی پێکاتەکان بکەین و باسی ئاینەکانی کە بکەین ئێمە لەگەڵ ئەوەی کە ئەو پێکاتانە ماف و حقوقەکانیان هەمووی پارێزراو بێ، ئێمە لەگەڵ ئەوەی کە ڕنگدانەوەی کەلتور و ئاین پێکاتەکان بێ، ئێمە لەگەڵ ئەوەی کە دەستور ڕێخەری ئازادی و ئازادی ئاینی و فکری و ڕۆشنبیریەکان بێ. یەکگرتووی ئیسلامی کوردستانیش هەمان بۆ چوونی کۆمەڵی ئیسلامی بۆ دەستور هەیەوە، دەڵێن دەبێت دەستور دەستورێکی ئیسلامی بێت. یەکگرتوو کۆمەڵی ئیسلامی لەو مەوزوعە هیچ تەناقوزمان نییە، نازانم ئەو تەناقوزە لەکوێ بەدیگرە لە هیچ شتێک لە مەوزوعی دستور هەر لە ئێلیفەوە لە یا ئەوە هەر لە هەردوو لجنەی دەستوری پێک وەبوونەوە تەنسیقێکی تەواومان هەبووە. وەسفی دستور بە علمانی غەڵەتە. چه علمانیەتت دەوێت؟ سین علمانیە چن سیستەمی حکم هەیە، کۆریا شیمالیە علمانیە چ نەوعە سیستەمە هەبووە، ئەمە مصر علمانیە چ نەوعە سیستەمێک هەبووە، عێراقی سەدام علمانی بوو. علمانیەت يعني أو مدلولي دستوري نادت ونوعي سيستم دينك إسلام كإنسان تدا مقدسة، إنسان تدا وسيلة وهدفة، سعادة إنسان، كرامة إنسان، حرية إنسان، عدالة بو أم إنسانة چنكي إنسان. إسلام أو فلسفة هذا إما باسم نارن باب مذهبي شافعي بيطان حنفي عن جعفري عن أوا علين مقاصد إسلامي عن ثوابت إسلام. لە خولی پێشووی پەرلەمان لەلایەن لێژنەی نووسینەوەی دەستور کە نوێنەری سەرجەم هێز و پێکاتەکانی تێدا بوو نزیکەی 7 مادە نووسرایەوە، بەڵام بەهۆی دەزوەردانی دەرەکی و ناکۆکی نێوان لایەنەکان نووسینەوەی دەستور وەستا. ئەمە لە کاتێکدایە دەستور بەدایکی یاساکان دادەنرێت و زۆر گرینگە بۆ پاراستنی کیانی هەرێمی کوردستان. بەڵام ماوەی 3 دەیە هەرێمی کوردستان خاوەنی حکوومەت و پەرلەمانە، تا ئێستا خاوەنی دەستور نییە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.